16 ڕۆژی یان نۆڤەمبەر وەکو یەکەم ڕۆژی 16 ڕۆژی نۆڤەمبەری بەرامبەر بەژنان دیاریکراوە. دیارە لە ساڵی 1960 بە دۆمینیکا سێ خوشک هەبوون بە ناوی ماریا پاتریان لورۆ کە سێ کچی زۆر چالاک و سێ کچی لەناو خەڵاتی مەدەنیات جێدەستیان دیار بوو. خوشکانی میلاباڵ ناویان دەکردبوو بۆ کاتە کۆمەڵێک چالاکی زۆر توند بوو. ئەنی داوای مافی خۆیان و خولۆ جار وەکو ژن داوای مافەکانیان دەکرد. جێندەر پێناسەی کەسێکە بەپێی هەستەناوەکەکانی یان پێگە کۆمەڵایەتەکانی بەڵام ڕێکڕاست پێناسی بایۆلۆجیەکەی. چەمکی جێندەر لە سەرەتای مرۆڤایەتیان طبعاً هەموو شتێک گورد بوو هاتووتە ئاراوە. لە ساڵ 1972 کە لە مێژووە بۆ یەکەم جار بەکار هاتووە. ئەمانچمان پانێڵە ئەوەیە کە بزانین ڕۆڵی یەکسانی جێندەری چییە لە دام و دەستگا حکوومەکانە. ئامانجیش لەمە چۆنەتی بەرەو پێشچوونی دام و دەستگا حکوومەکانە لەو ڕۆوە و نەهێشتنی توندوتیژی. وەم پانێڵەش لە چوارچێوەی چالاکیەکانی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە. بەکوی گشتی کۆمەلگا بێ هوشیار کرێتەوە بەرامبەر بە ئەرک و مافەکانی تاکەکان. هەموو کەسێ ئەرک و مافی خۆی بزانێت و بتوانرێ زیاتر هوشیاری بڵاو بکرێتەوە و بتوانێت لە ڕێگای پانێڵ و لە ڕێگای وەرکشۆپ و لە ڕێگای توێژینەوەی زانستیەوە کار بۆ ئەم بوارە بکرێت. بەداخەوە لە ئێستا وەکو ئیبینین توندوتیژی هەر ژنان نییە، بە شێوەیەکی گشتی کۆمەلگای گرتووەتەوە. زۆر جار بارودۆخە ئابوورەکە وای کردووە کە خێزان مەسەڵەن توندوتیژ ئەوێ بەرامبەر بە مناڵەکانی بەرامبەر بە هاوسەرەکەی. ڕاستە هەمومان پشگیری ئەواکەین، بەڵام ئەگەر هاتوو ئافرەتێک تازە مناڵی بووە لە چلایە ئەکرێت دەوام بکە